بەناوی خۆی بەخشندە و میرەمان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە قسمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیامی ئەم جارەم لەسەر ئەو بابەتەیە کە حکوومەتی عێراقی ئامادەی دەربڕیوە موچەی مانگی پێش جەژنی قوربان بنێرێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری دارایی ئامادەنین کە یەکێک لەو دوو بەڵێنەی یا لەو داواکاریەی کە وەزیری دارایی عێراق داوای کردویانەوەی بە شێوەی مەقاسە بینێرێ و 120 ملیارەکەی لێ ببڕێ یاخود بەڵێنی پێبان کە دوای جەژن داهاتی ناوخۆ بنێرن ئەو کاتە ئەمانیش ئامادە موچەی مانگی پێنجی فەرمانبەران پێشەژنی قوربان بنێرن بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم نەروی نەنواندووە لە هاوڵاتیان دەپرسم ئایا ئێوە پێتان وایە پێشەژن موچە وەربگرن ئەگەر بەڵێ ئەو ئومێدتان لەکوێوە هێناوە ئایا ئەوەیە متمانەتان بە حکوومەتی هەرێمە یان حکوومەتی عێراق و ئەگەر ئومێدیشتان نییە کێ بێ هیوای کردن حکوومەتی عێراق بێ هیوای کردن یاخود حکوومەتی هەرێم و تا چەند ئەم بێ هیواییەش کاریگەری نەرێنی لەسەر جوڵەی بازار دەبێت لەگەڵماندا ئەوە خۆ دەزانم موچەی مانگی پێنج ئەڵێن یەت و نایە چاوەڕێەکەی پێشەژن موچەی تر بێ وڵی ئەگەر تەجروبەی پێشومان لەبەر چاو بێ لەوە ناچێت کێ بە خەتا بارەزانی وڵی هەردوو لە ڕێککەوتون لەسەر داماوکردنیە میلەتە حکوومەتی عێراقیڵێ کاکە ئێمە ئامادەین ئێوە داهاتە ناوخۆیەکە بنێر ئەمانەی نێرن وڵی ترەوە وەزیری دارایی خۆمان ئەڵێ مانگی پێنج ساڵ نەبووە داهات نییە وەڵە ئیترەکەوێتە سەر کاری ئەو حکوومەتە ڕازگۆیی ئەو حکوومەتە و دڵسۆزی ئەو حکوومەتە چۆن پیاەکە بێ ئەم میلەتەی لەبەر چاو بێ مۆزەف خاستە چاوەڕێەکەی جەژنەکەتان بۆ بکەن بە دوو جەژنیان وڵی چاوەڕێنی ناکرێت دومانی لەم دەسەڵاتدارانەی خۆمانێ وڵی گومانەکە ئەوەیە هەموو کەس دەزانێت لەبەر چاوە چی ئەکەن نایکەن لەبەر 120 ملیاری خۆیان دووسێ ماشیان فەوتان چونکو ناچێتە گیرفانی ئەوانەوە ئەو ڕاتبەکەیە لە بەغاوە 120 ملیاریان نەنار ئەوانیش ماشەکەیان نەنار چاوەڕێ ناقی بەم زوانە موچێتەوە ناوەڵە چاوەڕێ ناکەم شتیوە بکە چاوەڕێ ناقی نەبەخوا قەت ئەوە ناوان ناوەشێت باشە با هەر لە کامێراکەش و کەمی دەرکەوی ئێستا جەناب بە خەتاکە بە خەتای کێ زانی حکوومەتی عێراق یا حکوومەتی هەرێم وەڵا حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم لەبەرەوە چەند ساڵە کێشەیە لە بەرەناگیلیان نەکردەوە حکوومەت نتوانێت کێشەی لای کاتوی چ حکوومەتێنێ حکوومەتی عێراق لێ ئامادەین پێش دەژن موچێتری مانگی پێنج بنێری واتە مانگی چوارەوە بەم زوانە وەرگیرا سواز بخوا ئیسا مانگی پێنجیش ئەڵێ یان مەقاسە لە بودجەکە ببڕن کە نێرین یانەوەی دوای جەژن وعدمان پێ قسێکی جوانە خۆ قسەی خراپی نەکردووە بە قانون و بەشتر بە هەموو شتێکەوە قانونی حکوومەت هەرە بێک لای کاتەوە بەس ئەمان کە خۆیان نەمەدەسەوە تاوانی حکوومەتی عێراقییان نییە هیچ کاتێک ینی پێت وایە حکوومەتی هەرێم ناڵە جەژنەکە بێ بە دوو جەژن ناوەڵا قەت ئەو ئامادەیە نەبووە بۆ میلەتی خۆی با دڵنیابیەوە منێتە لەم خەڵقەیان چی مەسەلەوانات منێتە وەڵا بێ منێتە زۆریش بێ منێتە جەناب کاسبکاری موچە بێت چەند بازاری تۆ بژێنێت وەڵا موچە بێت ئەرز و ئاسمانی پەرقەیسەوەتە موچە نیەوە تا بەخوا 25 قەڵبێناوە ئێستا 24 قەڵبی لێماوە لە 6 بیانی لێرام هەتا ئێستا بەخوا ساوەڵ بەخوا ئەوە تا حسابی کە بۆی خۆش بزانین ئەوە بڕاخۆیە توێتۆ ئارە بەخوا وەزوی پێشوێرام 30 قاڵ و بە 3 ڕۆژ و شوێن بەخوا مایەکە نەگرتەوە ئەمە بۆی ئەم بێ موچەی وەزع خراپەوە وەڵا بە دڵنیاییەوە گومانیتیانە بە مناڵی سەربەشە بڵێ وەزانەکە مەسەلە موچەیە وەتەمای لە پارەی ئەمە کاسی جەژنەکە دابین کێ ئەجا ئاوا بێت کاسی جەژنەکەش بۆ تەمام کرێکیشم دڵنیا بەرەوە کرێکیش چۆن بەخوای گەورە یعنی ئەم حکوومەتە بەزەی بەم شعبەی خۆیان نایەتەوە وەڵی نەک بەزێ هەر ئەوەی حسابێ بۆ میلەتی ناکە با دڵنیابیەوە باشە بۆیە چێتە سەر ئەگە خەڵک وشیار بێ و ڕۆشنبیر بێن ئەگە خەڵکی ژەر ئاواست خۆش باوە بێ ساویرکە بێ هەتا ڕۆژی قیامەت بەیان شێ سەر یعنی بێ قبوڵی نەقی وەڵی ئەگەر میلەت زیینو بێت نابێ بە قوڵکە بەڕاستی ئەگەر میلەتی مردوش بێت ئەوە تا ڕۆژی قیامەت ئاوا بخۆی بیا بێنێتەوە یعنی تۆ یەکلااو کردوتەوە کێشەی موچە حکوومەتی هەرێمە وەڵا بە دڵنیاییەوە چونکە حکوومەت ئەبێ
بروي قانون وابيق لا يكاتو حكومه مش حكومتها هم تبع حساب قانون اما هي ما حكمتها جا منو حقوق او قناعه بالفيمنيه بحكومه شكون برجوندي خلقني نا والله هيش كاتب برجوندي ملتي نوي استوى حمو كاتيش يستوى خلق كويلي بدس ديوبه ايش تسلوك خلق بشو سنته إذا سلوك حتى روج قيامة يحتاج بدقابي بلا دودنا مرة باخر شيء كم بكويلي بشي بيتو موچه بيت پێشەژن زیاتر بازارەکەی چنای بیشی ناجوڵێت بازار هم كذا جول پێت وایە بێت والله هي شغلاتي ومێدی هەیە بەدەسەڵاتدارانی خۆڵان والله دي خوات شاك هي شغلات بيت هي يوم دي نازل پێت وایە داهاتی ناوخۆکە بنێریان هەرەڵێن نییە هي بارك بنير نوال بارك جون نير نوال نير پێت وایە بینێرن ان شاء الله نير ومێد و پیان هەیە والله هي بلمت نازل بلم رازناقي بلم لا هرالتي پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان ئەم حکومەتە ماوە بەسەر چوکاتەکەی تەواو بووە ئەم جەژنەمان بۆ کا بە دوو جەژنیان نە والله دي خوا بك بدو جرد ومێد و پیان هەیە اخوا ذن کاسبکارێک بێت و موچە بێت بازاری جنابتە بژێنێتەوە فرقات بالله بالله فرقات ومێد هەیە موچە خۆران پێشەژن دابش بکرێت والله نازل ديارينيا گومانی لەکێ حکومەتی عێراق یا حکومەتی هەرێم کە بەجددی نەبێت والله قمان لا أمانة يا قال أمان فارق بنيرن أوان ينيرن لا صاصة يعني گومانی لە حکومەتی هەرێمەیە بالله پێت وایە نەیانێ جەژنەکە بکەن بە دوو جەژن والله يا قلبي كان باشترا غير نيرن باشترا حەز دەکەم پێت وایە مەبەستیان زۆر نەبێت ما بس يعني نبيد والله نازاني و أكيد سرشاني أمان حکومەتی عێراقی ئێمە ئامادەین یان بە مقاسە لێی ببڕین خۆمان لەوێ 120 میلیارەکە یاخود دوای جەژن وعدمان پێ بن داهاتەکەمان بۆ بنێرن کەچی حکومەتی هەرێم تا ئێستا هیچ وعدێکی نەیە والله يا ما نقدر ما بس يعني بيت أي نيرن فارقة نيرن أوان جاي نيرن بس أقدر ما بس شان نبي وكيس شاني خوان پێت وایە مەبەستیانە ئێستا هسه ما بس يعني نییە نيا ما بس يعني یعنی پێت وایە کە موچە نایەت مچە باوەڕ مەکە تاکو دوای جەژن بێ لەبەرەوەی تازە ئەمان خەڵکەکەیان فێر کردووە کە درەنگ موچە بێ بەڵێ بەڵێ شتیوە یعنی یانوێ خەڵکەکە ڕابێنن بەڵێ هەرە وەڵا خەمی گیرفانی موچە خۆر و فەرمانبەریان نییە خەمیان نییە خەمیانی کێشیان نییە کێشەی خەڵکیان نییە پارەی پێوێ یان پێی نەبێ ئەوان کێشیان نییە. بەشێکی بۆ ناگەڕێتەوە کە لە خەڵک ناترسن لە ستوڕەی خەڵک ناترسن وەڵاهی ئەوەش هەیە یعنی خەڵک هیچی پێ ناکرێت هەر چاوەڕێیەکە چاوەڕێکردنەکە وای لێ کردووە کە هیچی بۆ ناکرێت. وەساگیان باسێکی ئەوە کەین کە حکومەتی عێراقی ئامادەی موچە بنێرین پێش جەژن یان بە مقاسە خۆمان 120 میلیارەکەی لێ ببڕیان دواتر دوای جەژن و عەدمان پێ بن داهاتی ناوخۆ بنێرین حکومەتی هەرێم ئامادە نییە پێت وایە ئەمە ئەگەر بێت و موچە بێت کاریگەری لەسەر بازاڕی ئێوەش نابێت زۆر کاریگەریە بێت ئەوژانێک کە موچێت لەگەڵ ڕژانیترا ئێمە داگیرمان چاک چافڕقەکات زۆریش هەموو شتێک بێندی بە مەعاشەوەی کەەوە مەعاشەیە دو پارە دەورانەکە کێ بە هۆکاریەوە زانین کە موچەی ئەم خەڵکە ئاوا دواکەوێ زوو نایەت حکومەتی هەرێم یان حکومەتی عێراق حکومەتی هەرێمە باکیت بۆچی حکومەتی هەرێم کە ئەوان دایەوە سەڵ بژنەرەکە بینێرن ئەویش پارەکە ئەنێرێت بەس ئەوان یان چۆڵی میلەتان لە بەلاوە گرنگ نییە پارەکە بنێرن خێڵان نێت خۆیان پارەیان پێمان نییە ینی منەتیان بە خەڵک نییە ناوەڵامێتان بە خەڵک نییە باشە لە خەڵک ناترسن مەسەلە چییە وڵای خەڵک قبولی کردووە یعنی کابرا مەعاشەکەیشی نەیادێ و هەرشی نادێ هیچ ناڵێ ئیشیش نێ بە کەلیمەی ناڵێ کەس هیچ ناڵێ کابراش ئەڵێک کە کێشەی نەبێت منیش ناینێرم بۆ منێتە دوڕژەکە خەڵک ئاسێت نارێەوە بکە بەس خەڵک هیچ ناڵێ ئەوش بوێن ئەیکات یانێ حکومەتە تا فشاری لێنەکە هیچ ناکە هەڵا ئەکید وایە ڕێک وایە هەتا فشای لەسەر نەبێ هیچ ناکە وەڵا کاکە هەموو شتێک ڕێدی مەعاشەکەنێت هەر تاوەتاو بەتایبەتی چینی سلێمانی زۆر وێرانە یعنی پێت وایە حکومەتی هەرێم نایەوێت جەژنەکەمان بێ بە دوو جەژن وەڵی من لەوەیانیوە کە خەی میلەتی بێ ئەیکات بەس خەی میلەتی نییە بە خێڵە نایە بۆمان ناکا بە دوو جەژن هەم جەژن بێ هەموو چەقەش بکا بە جەژنێتر وەڵای من باوەڕ ناکەم بیکات
ڕێی خۆیان نەزانێ ینی گومانی باش بەم دەسەڵاتە نابی قەت هەموو ساڵ لە دوو موچەی خواردووە هەموو ساڵ لە دوو موچە سێ موچەی خواردووە بای خەڵک شەنادووە کەسیش هەڵ نەساوە لێی ناوەڵا کەسیش ناڵێ خۆمان قبول دەکەین بۆیە سڵاوی خوا لەیەوە لە کەناڵەکەتان قوربانە بم ئەوە حکوومەتی عێراق ئامادەیە موچەی مانگی پێش دەژن بنێرێ ئەڵەیان بە مقاسە خۆمان لی ببڕین یان ئەوەیە وعدمان پەنێ دوای جەژن موچەکەتان داهاتی ناخۆکەتان بنێرنەوە ئێمە ئینێری بەڵا حکوومەتی هەرێمی چوعدێکی نایەوە پێ دوای حکوومەتی هەرێم بەڕاستی خۆی بەم بەس واقعکە خەڵک موچە زووە نەگرێت وەڵی برای بەڕێزم پێشە مشتێ بەخێر بێن خۆتان و کەناڵەکەتان ئێمە وەک خۆمان وەک هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم لە موعیدا ڕازیە لەگە عێراقا بۆی عێراقیش پارە نانێرێ یعنی ئەگە حکوومەتی هەرێم پارە بنێرە بۆ عێراقمانی پارەی خۆیان بە هەرێم بە هەرێم بژنا بە معاشخۆر بە ئام چکە معاشخۆر چاوەڕێی عێراق من بەداخواڵێم ئێمەی هەرێمی کوردستان چاوەڕێی عێراقین خۆمان پارەمانەیە بۆ چاوەڕێوانکەین پارێکی چاکمان لە بەدەسایە بۆ پارەکانمان نایەنێ معاشخۆر تەواو بێتاقەت بووە باوکە وەضعی سلێمانی تەواو بێتاقەت بوون ئیش نییە کان نییە ینی خەڵک بێ پارەیە خەڵک بێتاقەتە نانی تەواو بێتاقەت بوون بێ ئیشیە یانی ڕۆژانی تر لە دوای دوانزەوە ئیشە و ئێستا لە یەکیش ئیش نییە نانی بێتاقەت بووین بێ ئەمەل بووین لە هەرێمی کوردستان داواکەین یەکێک بێ بەبرا گەورە و کارێ بکە بۆ معاشخۆر تەواو بێتاقەتە حکوومەتی هەرێم نایەوێ جەژنەکەمان بۆ بکە بە دوو جەژن نەیویستوە نەوەکو نایەوێ نەیویستوە بیکە یعنی معاشی عێراق چیمانینێ لەگە عێراقا ئێمە لە هەموو لایەنەکەوە لەگەڵ عێراقانین عێراق لە هەموو سوتەمەنی لە معاش لە هەموو شتێ لە بێش ئێمەوەیە داواکەین کارێکمان بۆ بکەن بۆی ئەم معاشە بدرێ و خەڵک تۆ پارەی پێ بێ بوو چی شەقی لێرە من لە مەتعەمە ئیشەکەم تەسیری هەیە مۆزع لەسەرەوە کورە بڵێم لاچە 4 ساڵشە تاسی کردووە بە تایبەت لە کانیبا ئیش تەواو کەس بووە تەواو نای بێتاقەت بین شاگردمان هەبووە ئێستا حالێ لە ماڵ خەڵکی پاری پێنێ نامخۆ بەم بەرەژەژانە بواە ڕێگە مەجاتان نبووە لەبەر ئیشکەچی ئاواڵی بێ ئیشیدا زۆر بێ ئیشیە باوەڕکە زۆر بێ ئیشی ئای من شاگردمان ئێستا حالێنەوە چایخانە 3 کەسین دانێکمان ئیساحەتەکە جای وایە دوانمان ئیساحەتەکە نای تەوا ئەو نەبێ ئیشیە خەڵک زۆر بێ ئیشە خەڵک زۆر بێتاقەتە ئەگەر موچە باتایە جوڵی باشی تێکەوە هەر ئێستا معاش بێت ئێوەرە سپاس بۆخوا ئیشە بێ چکە خەڵک پارە خەچەکە بەرەو جەژنە خەڵک پارە بۆ ماڵ و مناڵی خەچەکە بەس هەیە پاری پێ نییە هەیە پاری پێێنێ ناخوادنێ بخوا هەیە پاری پێنە چایە بخوا من لەو مەتەمە ئیشەکەم باوەڕکە هەیە یە دەڵێ پاری خواردنێ پێ نییە ئەی ئەکوریزێتەوە لێ پاری خواردن پێ نییە ئەی وەس ئاوا بڕوە ئەقلی شێتەوە پیسش بەس خوای گەورە لایەکە ئاوێکە بەم ئاگرا و کۆتایی پێ بێنێ خەڵک مانووە زۆرش نەوەکو کەم نای تەوا خەڵک بی ئەمەل بووە یعنی من دوێنە برادر هاو بۆلام واللهی ئەگریە لە ژنەکەم جیابمەوە لە خێزانم جیابمەوە لە مناڵەکەم جیابمەوە وتم لەبەر چی تی لەبەی کە پارەم نییە کرە خانوو بم ئێوە گرت ناخۆش نییە بۆ هەرێمی کوردستان ناخۆش نییە برامەوە زۆر بێتاقەتیە ئەمە دەسەڵاتداراندا پشڵەکەریان ئەوان زۆر لەوە لە غەفڵەتتر تەواو ئەوان مت چوەتە گوێیان تەواو بێ ئەمەل بوون ئەوان ینی بیرە لەم خەڵکە ناکەن ئەو خەڵکە بێتاقەت بووە ئەم خەڵکە زۆر بێتاقەتە من خەڵکە بینی پاری بێنێ من زیاتر بێتاقەتم نەوەکو خەڵک هەیە پاری بینە تیکە نامخوا حکوومەتی هەرێمی چوعدێکی نەیاوە پێت وایە حکوومەت مەبەستی نییە یان ناتوانێت وەڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەی بوو بکرێ بینێرە باشترە پێت وایە ناتوانێت یان نایەوێت ئەتوانێ بۆ ناتوانێ مشکلەی نییە ئەی بۆچی نایکا ئەوێ جەژنەکە دەکا بە دوو جەژن بۆ خەڵک بابا ئیشەڵا بۆمانەکە بە دوو جێژن مێدە پێێتی داوا لە خۆی گەوراکەم بۆمان ئاسانکە و موچەکەمان بۆ بنێرێ ومێدە هەیە بەم دەسەڵاتدارانی خۆ ئینشاءڵڵا باش بێ و باشتریش بێ لەمان ڕابینیان لە بەخا ڕابینی دەکی ڕابینی طبعاً هەر حکوومەتی کوردی باشترە زۆر باشترە ئەی بۆچی تا ئێستا وەزیری دارایی خۆمان بەڵێنی نەداوە کە داهاتەکە بنێرێ ئەخە تاوەکو داهات کۆ نەبێتەوە و نەزانێ چۆن ئەتوانێ بڕیار بدا تۆ پێت وایە داهاتمان نییە هەمانە بۆ نیمانە چاوەڕێکی پێشەژم موچە بێ پشتیوان بەخوا موچە دێ و کێشەمان نابێ ئەی پێشتر بۆچی موچە دواکەوتووە بۆچی دواکەوت وەڵی ئەو خوا نەزانم
حکوومەتی هەرێم ئامادە بێ داهاتەکە ڕەوانە بکە بەخوا پێم وانە بۆچی والله هەموو جارێ هەروە بووە پارەشیان هەیە بەس ناینێرن هەنێ جار هەیە ئەڵێ 40 ملیارمانەیە ئەڵێ جارێ ئەڵێ 50مانەیە ئەوەیە مەسەلەکە یعنی گومانە لە حکوومەتی هەرێمەیە باڵێ ئەرێ وەڵا حکوومەتی عێراقی ئامادەیە بە زەمان ناینێرن یعنی جێژنەکەمان بۆ ناگەم بەجوو جێژن بەخوا پێم وانە قەناعەتم نییە قەناعەتی نییە. ناوە هەموو جار هەروە بووە جا ئێستا جەژن چەند ڕۆژی ماوە هەفتەیە 6 ڕۆژ بەڵێ. بەم 6 ڕۆژە حکوومەتی هەرێم ئەو پارە نێرێنە بڵێ بە چ ڕۆژ ناینێرەوە تەمای بە هەفتەی بینی ئەی بۆ هیوان نییە ئەرێ وەڵا بە 50 ناینێرێ ئێستا بە 6 ڕۆژەی نێرێ پێم وانە قەت یعنی نەیاڵێ جێژنەکەمان بێ بە دوو جێژن وەڵی باوەڕم نییە من وەکو خۆم باوەڕم نییە تە نازام ئەگەر بینێرە وەکو سپرایز وایە بۆمان لێیان تێک چوو بێ لەوە چی ئارێ وەڵا ئارێ وەڵا یعنی کاری باشیان لێ چاوەڕێ ناکرێت حیچ نا وەڵا ئەوەی شتی باش بێنە نییە چاوەڕێگەی حکوومەت خۆمان داهاتەکە بنێرێ بۆ عێراق والله ترى الحكومة قوية زاني باوەڕیان قەناعەتی پیانەیە والله قناعات دبي لم رجع بكزن ما ونقبه ئەو بۆ والله ترسي قنما وخلق راس نانكا وهمي هيك راس خەڵک ڕاست ناگای حکوومەتەکەمان حكومتي شرعينا انا فرق دواني بكم من توي ئەوە اي شيء قابل كي ها ساڵح نین حکوومەتەکەمان لا والله صالحني اگر صالح بوا او ملتا وانا ومن سيكر لما ربي شو كاره یعنی حکوومەتەکە وەتەمانی ئەم جەژنەوە بۆ بکا بە دوو جەژن اگر بو مان كان ممنونين بوش مان نكايت اتصالاته اتوانين بزور بلين بو مانكا یعنی خەڵک زۆری نەماوە والله خلق شي سقينا معه ناس يعني سقاين بحكومتك انا معه فشاریشی نەماوە لا والله ئەو بۆ ما بلمش امنا كرا امنا بايكوت كرا امنا هين كرا خلق امي بيزار جناب خانشینی لا والله بياو كم خاننش خانشی و کەواتە موچە خۆرن والله تقاوتي 400 زارين باشە ئەم 400 جا خۆلۆکی لەم ئەم ماوەی کە وەرگریسا تەواو بوو والله دوصيم هراوته بقرزه ئاوە انا بخ جا خۆ بێ بۆ کاسی جەژن بڕۆی قەرزکی تهرب هو ماني 200 يا قرزه كنت اوري يقرينا وش بكين ده صلاته ها ده صلاه نيه مجبور تسبك یعنی حکومەت خۆی مەبەستی نییە بەڕاستی ئەم خەڵکە ما خويا ما بستيني اي بابا خويا يا همو ماني لكاتي خويا ئەی حکوومەتی عێراق دەڵێ ئامادەم بەس داهاتەکە اي دي وايا ام ناينيري ام دوايا خاله بروي حكومه دوت خويا لكاتي خويا ايا لكاتي خويا همو بسبنجي ماني ناغاتي سي مانيا باشە حکوومەتی خۆمان ناتوانێ یان نایەوێ نايا بيا وخلك بيزار كات اي تشيت لو زياتر تشي ها یعنی دواکەوتنی موچە لە خەتای حکوومەتی هەرێما بینی حكومتي هري ما يقابله حتى شي ها یعنی ئەمە ئەمانێکن دەوڵەتداری نییە لا والله دولة دارينيا لا والله وانا ما بيش برقه بخي وكل مالي باوكم وبابيرم باوركني باسي ما همو معاش خربينا کەچی سا تەقاوتێکی 400 400 و4 شهيدي شمه برام شهيده هيورم شهيده هيور زام شهيده دو هيور زام شهيده هيك يق معاشي ڕۆحی شەیدەکان شاد بێ کە ئەم دۆخە ببینن والله تم براكم 16 صال بو شهيد كلا لا انتفاضك بخا بقول لي كراميش كان تقان تأهين بو تلبي أهين بو زانكو أنا والله بالێ زیاتر کاتێ نەگرم و شەڵا موچەکەشێت إن شاء الله تعورين خواجرنا كمان مكابد وزوجنا إن شاء الله دي ئەم دەسەڵاتدارانەمان بۆ نەرم بکە ئێمە ناتوانین پێت وایە ئەمە بەڕاستی زەرر لە خەڵکەدا و لە جەژنەکەشەدا لەوەی کە ناوێ بە دوو جەژن بۆ خەڵک والله أويتر أي طبعا تأثير لها مشتركات وأنا والله وكاتا أخوي دائما اشتاق لبين حكومة العراق وحكومة هريما هي أويش يعني جورا بمتمعنية دروس بولا بين يعني متمعنية بيجنية للايك شو حق بحكومة العراقية شو يعني أمني أم بنديوار هي يعني داهاتي زيادة هي حكومة العراقية سورة زين أم داهات الزيادة والله أم ناينيري تبو أوي يتلاقيش ناشر إنك كنا نيري بوجا كنا نيري لو خلطك لا معنوي شكوت أمان لسر بولين إخوانين تاونا معاشك بنيرن برا بوجا بنيرن بو أنا وأنش بنيرن بو أمان
کەواتە جەنابت پێت وایە لەم بەیناتەنا خەڵکی خۆمان خەڵکی فەرمانبەر زەرمەندەکە موچەخۆری خۆمان زەرمەندن بەڵێ طبعا ئەوان موچیان دوان ناکەوێت هیچ فەرمانبەرێکیان موچیان دوان ناکەوێت حکوومەتی عێراقی فەرمانبەرەکانی موچەی دوان ناکەوێت ئەوەی کەوا زەرمەندە ئێرەیە طبعا لە قیادی سیادی حکوومەتی هەرێمی ئەمانی خۆمانە معاشەکانیان زیاتر لەسەر حکوومەتی عێراقی بۆ ئەمانیش زەرەر ناکە ئەوەی کەوا زەرەرگا خەڵکە ڕەشوڕوتەکەی معاش وەرە داماوەکەی یعنی ئێمە باجی سیاسەتی چەوتی دەسەڵاتدارانی خۆمان دەی نەک عێراق ئەی طبعا هێنا پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی سەربەخۆ بوو بەڵام ئەوەی تابوو ناوەکەی نەبوو ئەگینا لە هەموو ڕێگۆ سەربەخۆ بوو هەرچیشت بۆ هەی بوو بەڵامی تر ئەمان قەدریان نەزانی و نانزانی چۆن بەکاری بێنن و بۆ تووشە حاڵەتە بەڕەکانە ژێ پێ دەرێنراوە ئەی طبعا ئەرە وەڵا 120 میلیاریانەوێ حکوومەتی عێراق ئەوەش نانێرێ مەگە 120 میلیارەکە ژێژە دەستیان دەرکرد وەڵا جایتر ئەوە بکە شتێکی باشەکە تووسان عیزاوای دیاتوە بێ چاوەڕێکی هیچ لەژێر دەسەڵاتی ئەم دەسەڵاتدارانی خۆمان نەنەمێنێ وەڵا ئەرەبێت چاوەڕێ ئەوەی لەکەی چکە بە براوە بە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێ شتیان لە بژێر دەستی ئەمانە دەرهێناوە لە بودجا لە هەر خاڵە سنوورەکان ماوە ئەویش چێ لەسەر سیستەمی ئەسی گۆدا ئەوەش نامێن وەڵا طبعا نەبێ ئەویش نەمێن ئێستا بەشێک لە فەرمانگەکانی هەرێم ڕاستەخۆ ئەو پارێکەوە هاوڵاتی ئەیە بە حکوومەت ئەبێ ڕاستەخۆ بچێت لە ڕێی بانک و بچێت بە حکوومەتی عێراقی ینی کۆمەڵە شتەیە ئەگەر ئەوانەش نەمێنێ ئەوەشیانە بەدەستان نامێنێ هەر خاڵە سنوورەکان و تەواو واتە تا شتێکیان بەدەستێ باتۆزی پیاوەتی پێوە بکەن ئەی طبعا ئەرە وەڵا بەسوای دیاتۆ خەڵ حەزەکە حکوومەتی عێراقی زیاتر سەرپەرشتی بکات تا حکوومەتی هەرێم ئەی تاخر بزین شۆنە بەراوردەکە لە بینی لە معاشخۆری حکوومەتی عێراقی و هەرێمایە ئێستا ئەوان دوان ناکەوێت ئەوان حتا سولفەی عقاریان هەیە زەواجیان هەیە معاشیان دوان ناکەوێت ئیشوکاریان هەیە بڕۆ و کەسانی کەوایەن بۆ ئێرە بڵێن ئەو گەشتیارە عەرەبانەی کەیەن بۆ ئێرە یعنی سڵە هیچ شتێک ناکاتەوەی کڕێ بەڵام لێرە کابرا جەژنی نزیک بۆتەوە عین سڵە زۆر شتەکاتەکەوا بیکڕێ پێش جەژن ئامادەی بڕیوە موچەی مانگی پێش جەژن بدێنێ بەڵام حکوومەت هەرێم هیچ بەڵێنێکی تا ئێستا نەداوە وڵای جاگەر حکوومەتی خۆمان لە خەمی هاوڵاتیانی خۆی دابێ دەبوو ئەم زیاتر بە خەمەوە بێەوە لە حکوومەتی عێراقی بڕیاری بدایەکە حکوومەتی عێراقیش پارەکی بنادا چونکە بەڕاستی ئێسا بازاری خواردن بازاری خانوبەرە سەیارە هەمووی ڕەتی بۆ معاشەوەیە کابرا کە معاشی وەرگرت لە کاتی خۆیان دڵنیا بوو پارایەتە گیرفانی خەرجیەکە سەرفیەکە دوکانی چی تێوە تا چەند کارگەی لەسەر جنابی دروست ئێمە دوکانی ماسی مریشکمانەیە بەڕاستی زۆر تەسیری هەیە هەر لەسەر خۆمان و هەر لەسەر خەڵک و لەسەر هەموو کەسێک هەیەی پێت وایە حکوومەتی هەرێم ئەم جەژنەمان بۆکە بە دوو جەژنیان گومانە هەیە وەڵایی ئەبێ بیکە حەقە بیشیکە حکوومەتی عێراقی کابرا عەرەبە ئەوڵێ پارەکەم بۆ بنێرم نیش بۆ دەنێرم بەڕاستی ئەبێ ئەمان خەم خۆرتر بنوەی لەوە پێت وایە ئێستا کوێمیان خەم خۆرتر وەڵاهی ئێستا لەم کاتەیە دەرەکەوێ ئەوان خەم خۆرتر بن چونکە وەتاڵە من پارەم حازرە حەقە ئەمانیش بینێرن بەڕاستی وانە حکوومەتی عێراق چێ لە سندوقی داوی نێردەوڵەتی قەرزەکە بۆ موچەخۆرەکانی خۆی ئێمە قەرزیش ناکەین کەچی پارەکەی خۆمان نانێر بە تەئکید وایە بەس خۆ لەویاش حکوومەتی عێراقی دەتوانێت پارەی موچەخۆرانی هەرێم بنێرێ ئەو ئیزافەی کە ماوەتەوە چاوەڕێی ئەمانەکە بینێرمەوە لێ بیبڕێت بقاسی پێڵێنەوە بە مقاسە بە تاشیدارەوە چاوەڕێ لەوەی حکوومەتی عێراقی تر نەگەڕێتەوە حکوومەتی هەرێم خۆی براگەورەی بکە و بینێرێ خۆی ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان بیانووی نەدایە بەدەستەوە یعنی پێش وەختە پارەکەی بناردایە بۆ ئەوان هەتا ئەوانیش پارەکەیان بناردایە بەڵامی تر لەم بینە هەردووشیان لە بیانون هەم ئەمان و هەم ئەوانیش بەڵام کەوی ئێستا چاوەڕێی ئەمانەکە پارە بنێرێت دیارە لەم کاتێ ئەوان خەم خۆرن کەواتە لەم بینە قوربانیەکە تۆی کاسبکار و منی فەرمانبەر و منی هاوڵاتی قوربانەکە بەڵێ هەموو چین و توێژە فەقیرەکان بە تایبەتی دەبێ بیدا چینی کاسبکار چینی معاشخۆر ئێستا معاشخۆرەگەر وەریگرێ مانگە سێرەکی خەرجیەکە لە بازارە سەرفیەکە بازاری پێ بژێتەوە خەڵک خواردنەخوا هەتا بازاری بڕۆم عەرزی سیارەکان بازار هەر خاو هەمووی ڕەفتی بۆ معاشەوەیە چ بازاری ئۆتۆمبیل چ بازاری خواردن هەتا کابرا گەشتەکە کابرا خواردنەخوا جلە گۆڕێ ش دەکڕێ هەمووی ڕەفتی بۆ معاشەوەیە ئەمڕۆ ئەمجا معاشخۆری زۆرە لە کوردستانی خۆمانە ئەم وەزعەتەوە کاریگەری لەسەر ئێوە بووە وەکو فرۆشیار وەکو دوکاندار
قوربانجیان هەرکە بڕیاری معاش ئەدرێ ئێستا پارەکە نەگەشتۆ بازار خۆی تەدریجیە زوڵێتەوە کابرا بەتەمایە وەریگرێ خەرجیەکە بەس کە پێی نەبێ چی سەرف بکات چی خەرجکە بازارەکەتان ببوژێت وڵا بە تاکید گرنگە بێت چونکە تۆ ئەگەر سێریکەی لە دوکانێکی لاکۆڵانەوە تاگات بە بازارەکەی مەتاگات بە معرەزی سارەکان تەنانەت دەلاک بڕە بۆ هەموو شوێنێکە و هەفتەی معاژیت هەر هەمووی ئەبژێتەوە یعنی تۆ کەپارەت پێ بێت سەرفێکە یعنی ئێستا سێریکە کە وەرزی تەواوبوونی خوێندن و وەرزی سەفرە و سیاحەیە هەر هەمووی بۆ نێسا ئەوەی کە عەرەبە و معاشی خۆی هەیە چونکە ترسی لە پارەکە نییە ئێستا وردە ناو سلێمانی پڕ بۆتەوە لە عەرەب یعنی ئەو بازارە کەمشکە هەیە زۆرینەی بەبوونی عەرەبەوە چ لە ناو بازار بڵێ چی لە دوکانەکانی سەرجادەکان بڵێ هەر هەمووی پەیوەندی بەو عەرەبەوە هەیە کە هەیەش لەبەرچی هۆکارەی تەنها ترسی معاشیان نیە و ترسی تەواوبوونی پارەکان نیە حکومەتی هەرێم تا ئێستا ئامادەی دەرنەبرێ و داهاتی ناو خۆ بنێرێ پێت وایە حکومەتی هەرێم مەبەستی نییە خۆی ئێستا چۆن بڵێ هەرچۆنێک بڵێ حکومەتی ئەرێم ئێستا پێی بڵێ لە خۆیان بەیاننامە بڵاوکەنەوە کە بڵێ ئامادەی دەربڕنی پارەکەمان هەیە لەولاوەمان خەتای ئەوان ئەگرن کاڵێن بەغدادە چونکە ئێستا یەکێکی وەک ئێمە هاوڵاتی هەمومان پشت بەم چوار کەناڵی وەکو ئێوە باسین کە ئامارەکان بڵاوەکەنەوە و هەر کەسە و خەتایەکیشیان نەگرێت بەڵام ئێستا بەغداڵێت حکومەتی هەرێم ئامادەی دەرنابڕێ یاخود وعدی ئەوە نادات کە پارەکە بنێرێت دوای جەژنێمە پێش جەژن معاشی مانگی 5 بنێری باشە حکومەتی هەرێمیش ئێستا چەندین بیانوی هەیە کە داهاتی نانەوتی داهاتی نەوتی هەمووی تەسلیم بکات ئەڵێ حکومەتی بەغداد پارەکە نانێرێت ئەدە لەم بیناوی کە زەرەرەکات تەنها منی هاوڵاتی توی فەرمانبەری ئەمە خەتای کێ موچە نایە پێش دەژن قوربانگیان چی دەرزکەی نازانی وڵای بڵێ بیکەینە خەتای کێ بە خەتای کێ بینی وڵی دەمانەمان ئیهمالن حکوومەتی بەغای شەر ڕاز ناکە لەگەڵمانە ئیهمالەکەی ئەمانیش هەموو شتێکی کردوتەوە تا ئیزن نازانین لەم بینە شایدمان بەچی لایەکە بێنین ئەم نەوەشتانە مەگەر خوا چاریکە جناب موچە خۆری بڵێ خانەنشین چاوەڕێەکەی پێش دەژن وەریگریان زۆر نا کورە نەوەڵاستێقەم پێیان نییە کەسێقەی پیان نەماوە ئیسە بۆ لە دووری وە ینی بۆم جژنە نەباوە نەخەمێ نەبێ هەوانە نییە ئەگەر بیشتی دەنەوان نایدەن حکوومەت بینێری ئەمان نایدەن ئەمان دڵسۆزی خەڵک نی گیان دڵسۆزی خەڵک نی وەڵی دڵسۆز دڵسۆز نەبن دەستیان بەسەرمان ئاڕوان نەوەڵا دڵسۆز نی نەوەڵا ئەگەر دڵسۆز بیان میلەتەکە وای لێنەوە تە ڕاستی دێ وایە دڵسۆز دەبێت ئەگەر کەسێک حکومە دەبێت باوکی میلەت بێ نەک دوژمنی میلەت بێ ئەمانەی خۆمان دوژمنن وڵی بڵێن دوژمنت ئەو دوژمنە نین بەڵام شتەکە لا ئێمان دۆستیش نین لەم بینە ئەیانەیە بەو بابەتە خەڵک گیرۆدە بکەن نە ئەیانەیە خەڵک بژێنن نە ئەیانەیە خەڵکی لە کۆڵکەنەوە ئەیانەیە وەکو شتێ وەکو ترازویەک ڕایگرن لەو بینە نە زیادکە نەکەم بکەین تر ئەوە هەیە قوربان یعنی چاومان لە دەستیان بێ هەتایە چاومان لە تا ئەمان لەسەر حکومە نەبێ چاومان لە دەستیان بێ بۆ نایانێ خەڵکی ساحەتکە خەڵگە ئیسراحەتی بکەدە دەمێکە ئیسراحەتی کردبوو بەڵام تازە لە دوای چی ئەبێت تازە چێ ئیسراحەتێ بکەین لە پاسی 28 سال 30 سال 32 سال ئیسراحەتمانەکە تازە ئیسراحەتی چی بکەین لە دوای مردن کەی مردینەوە کاتێ ئیسراحەت دەکەین نەجاتمانە بێ تەمە درێژ بیشەڵە حاجیگیان دەستم ماچەکەم قوربانم زۆر سپاس مەمنون چاوەکەمی پێم خۆشە وەکو هاوڵاتیەک موشە خۆری باسێکی ومەکە تا چەند ئەگەری هەیە کە پێشبینیەکەی پێش دەژن موچی مانگی 5 وەرگ وڵی وەکو ئەوەی کە پێشبینی بکەین یعنی ئەوەندە بەڵێنراوە و ئەوەندە باسی ئەوە کراوە ئەبلەکەم نێوەکو من ئەو نەبوونی ئەمەلە بەهۆی ئەوەی لە حکوومەتی عێراقی ناومێدیان لە حکوومەتی هەرێم ناومێدی کە داهاتی ناوخۆ بنێری ڕەنگە هەردوو لایەن لەو ڤینەیە تاوانبار بن چونکە یعنی ئەگەر ئەمان ڕازگۆ بن داهات بنێرن بۆ ئەوەی مەسەلەن بە شێوەیەک لە شێوەکان ئێمە بتوانین فەزلی خۆمان بین بەسەر ئەوان نابابزانێکین ئەوان تاچەنێ ڕازگۆن لەگەڵ ئەو وعد و بەڵێنانی کە ئەوان بەحسا بەڵێن ئەگەر داهات بنێرێ و ئەوە بنێرێ ئێمە لەگەڵ بەڵێنی خۆمانین بەڵام ئیتر بە شێوەیەک لە شێوەکان هەستەکەم شتەکە دوولایەنەیە هەم ئەوانیش تاوانبارن و هەم حکوومەتی خۆشمان تاوانبار وەزیری دارایی خۆمانەڵێت بەخوا ئێمە داهاتی ناوخۆ ناتوانین بینین چونکە مانگی 5 تەواو نەبووە چیەڵی لەسەرم بابەتایە بەڕاستی ئەمە پاساوە واللهی وەکو پاسا و ئەمە شتێکی ئەوە نییە تۆ یعنی قوتی میلەتێک داهاتی
ئەوە بەسیتەوە بە موچەوە چونکە مەشتێکە یعنی تایبەتە بە قوتی خەڵکەوە خەڵک بژێ و ژیانی لەسەر ئەو موچەیە تۆ بێ لەسەر ئەوە یعنی هینی خۆت بکەی بڵێ داهات کەمە و داهاتم بۆ کۆ ناکرێتەوە و هەتاوەکو داهات نەنێرم موچەش نییە ئەمە شتێکی بەڕاستی هینە لەسەر میلەت زۆرەکەوێت سیاسی مەقاسەش جێبەجێکردن یعنی لەو داهاتی کە لە عێراق بڵێ کاکە 120 میلیارەکەی لێ ببڕێیان بەشە داهاتە ناخۆیەکەی لێ بڕە ئەوجا بۆم بنێرە یانەوەی وعدی باتی دوای جەژن مەسەن داهاتی مانگی پێنجی بۆ بنێرە بۆەوەی هیچ نەبێ حکوومەتی عێراقی موچەکە بنێرە پێشەژن بەتاکید خۆی ئەبوایە یعنی شتێکی وا هەبواە کە تەبانەها حکوومەتی عێراقیڵێ من هەموو گرنتیە کراوە تەبان کە بوجەدا ئەندێت هەموو بەشەکانی لێجیا ئاکرێتەوە بە تایبەتیەوە تا لەم ماوەی پێشوا بڕیاریان ناکە مەسەلەن هین هەیە ئەوە هەیە لەسەر موچە و ئەوە بەڵام وەزیری دارایی بڕیارێکی وای ها پێما بێوتی هیچ کێشەیەک لەسەر موچە نیە و ئەوانەکەواتە بودجەکەی بۆ دابین کراوە ئیتر بۆچی ئەگیرێ نازانم هاتنیە موچەی مانگی پێنجە ئەوەیەتی بازارە بژێنەوە چکە لە ماوەی کەمە دوو موچە بێت تۆزێت دۆخەکە ئارامی وەرەگرێ و دڵنیاییەک وەرەگیرێ ئەکید داخەوتۆ ئیترکە گیرفانە پڕبوو ئیترەوە دیارەیتە خۆ تۆش کە هیچ کەسێ یعنی حکومەتی هەرێمە دوای جەژنەکەمان بۆ کا بە دوو جەژن ئینشاءالله چاوەڕێی وبێدەکەی ئیشەڵا بە زووتری کات موچەی مانگی پێنج بێت باوەڕم پێ نییە باوەڕ ناکەم بێت بۆچی دایما عرقەلەیەن نەبەردەم کوردستان و هەرێمی کوردستان ئەرقەلەکە خۆمانەیەنیان عێراقیێنێ وڵا هەردوو لە ئاگاداری وەزیری دارایی خۆمانەڵە ناتوانین داهاتی ناوخۆ بنێری وڵا ئەوە بێگومانم لەوە چونکە هەموو مانگێک بە ناڕەحەتیەوە دابینەکەن ناڕەحەت دابینەکەنیان زۆری بۆ ئەم لای خۆیان و هەردوو لایتیایە ئەوی بۆ لای خۆشیان و بۆ حکوومەتی عێراقیش هەر داهات بەعام کەم بۆتەوە لە هەموو عێراقا ینی باوەڕ بە پاساوەکەیان هەیە وڵا بە هەردوو لاخ باوەڕم پێیانە کەواتە تۆ جەنابە چاوەڕێی مانگی پێنج وەرگری پێشەژنیانە نەخێر باوەڕ ڕاکەم قەت بە خەتای هیچ حکوومەتی کیشان نازانی وڵای خەتای تایە یعنی بڵێم خەتاقەی کێ و چۆنتیە بۆ لایەک بێک نەوەڵا خەتای حکوومەتی هەرێم لە چیایە و عێراق لە چیایە وڵای دابینکردنی داهاتەکە بڵێم بە ناڕەحەتە ئەوەی کە گوێبیستی بوون قسە و وتەی هاوڵاتیان و کەسبکاران و موچەخۆران بوون لە بازاڕی کانیبای شاری سلێمانی کە باسییان لەوە کرد بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کە تەرخەمە لە ئەگەری دواکەوتی هەر حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارە و ئەگەر بێش و بشدرێ بەڕاستیەوە لە ئازایەتی و لە ویستی حکوومەتی عێراقیە چکۆمە دەسەڵاتدارانی هەرێم نین کە ئەوەندە خەمخۆری موچەی فەرمانبەران بن و لە ماوەی کەمدا دوو موچە دامەش بکەن تا بەرنامە بێگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەست بێن کە سپاتە زیاد نەکەن